بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برخصتي مامۆستایان و برایان و خوشکانی ئەزیزم، پێم خۆشە لەو چەند دقەی خۆشەویستانی خۆم باسی بابەتێکی زۆر هەستیار بکەم، ئەویش چۆن ئینسان بتوانێتن خوای خۆی لە خۆی ڕازی کاتن. طبعا ئینسان بەتایبەتی ئێمەی موسڵمان بەڕاستی دەبێ هەم و غەممان ئەوە بێ چۆن خوامان لێ ڕازی بێتن، چۆن بگەینە قۆناغ و مەرحەلەیەک کە بگەینە ئەو ڕەزامەندیەی کە خوای پەروەردگار دەفەرمێ وەڕضوان من الله ئەکبەر. ڕەزامەندی خوای پەروەردگار لە هەموو شتێک گەورەترە. لەوانەیە بە خەیاڵی من و ئێوەشدا بێتن، جا مامۆستا ئێمە چۆن دەگەینە ئەو ڕەزامەندیەی خوا کە ئەو هەموو پیا و چاک و پێغەمبەرانە و سوڵەحا و شەهید و ڕاستگۆ و ئەوانەی کە شەونخونیان بینیوە بۆ سەرخستنی ئەو دینە، ئەوانەی کە ڕوحی پاچی خۆیان بە قوربانی ئەو دینە کردووە، چۆن دەتوانین ئێمە کە لاقمان لەسەر لاقی داناوە ئارەقەمان نەکردووە، چۆن دەتوانین بگەینە ڕەزامەندی خوا؟ لەبەرەوە خۆشەویستانم، ئەگەر لە خۆم و لە ئێوەش بپرسم بڵێم چێ ئاواتێکی هەیە، چه ئاواتێکت هەیە لەو دنیاە، هەر یەکێک ئێستا پێدا بێم لەو خوشکە بەڕێزانەوە هەتا ئاخر کە سوودەگاتەوە خۆم تەماشە دەکەین لەوانەی هەر یەکە و کۆمەڵە ئاوات و حەز و ئارەزوویەکمان هەبێ پێی بگەین. ئەو حەز و ئارەزوانەی کە پێی دەگەین قەناعەتم وایە هی من و هی ئێوەش بەشێکی زۆری هی دنیاییە، بەشێکی زۆری هی دنیاییە. هیوەمان هەیە دەڵێ وەڵای مامۆستا من ئاواتە خوازم، چکە ڕۆژێک برایەک پۆستێکی کردبوو دەیگۆ خوازیارم خوای گەورە پێش بمرم ڕۆژێک لە ڕۆژان سیارەیەکی ئاخر مۆدیلم بە قسمەت بکاتن فەڕەیەکم پێ لێدا بایە. هەموو ئاواتەکەی ئەوە بوو. ئیوا هەیە دەڵێ خوازیارم قاتێکی کردە بە بکەم، خوشکە بەڕێزەکانی خۆم بە تایبەتی کە ئێستا زێر گرام بووە لەوانەیە بڵێ وەڵای خوازیارم کە دەستە بازنەیەکی جوان، ملوانکەیەکی جوان، تاسەی قەدیمی دایکانمان، تاسە زێڕێک چی و چی، برایانمان لەوانەیە هەر یەکە و بە نەوعێک حەز و ئارەزوویەکمان هەبێتن. بەڵام گەورەترین و پڕبەهاترین حەز و ئارەزوو ئەوەیە کە بگێ پلە بەرزەکانی بەهەشت، خوای گەورە بە قسمەتمان بکات. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریمان دەکا، دەفەرمێ ئەگەر داوای بەهەشتان کرد داوای فردەوسی ئەعلا بکەن لە خوا تەبارەک و تەعالا، خوای گەورە فردەوسی ئەعلا بە قسمەتە مولایەکمان بکات. چونکە ئینسان ئەگەر داوای شتێکی گەورەی کرد خۆی بۆ ئامادە دەکاتن، کردەوە ئەعمالەکانی خۆی چاک دەکاتن، ئیهتیمام بە واجبات و سنەتەکانی دەداتن بۆی کە بگاتە ئەو مەرتەبە و ئەو پلەپایەیە. بەڵام ئەگەر ئینسان ئەو طموحەی نەبێ، هیممەتیشی نابێ، کار و کردەوە ئەعمالی ساڵحیشی نابێ، هەر لە دوایە خۆی دەبین، هەر دەڵێ کوڕە دەی قەیدی ناکە من ئەگە ئاخر کەسیش منە جەهەنەمێ بێمە دەرەجێم لێ نییە. زۆر خراپە ئەوە. بۆ ئاواتە خواز دەبی بۆی کە لە جەهەنەم ئاخر کەس بێتە دەرەوە؟ بۆ ئاواتە خواز نابی لەوانەی کە بەبێ حەشر و حیساب دەچنە بەهەشت؟ بۆ لەوانە نەبین، بۆ لەگەڵەوانەدا نەبین. چه مانیعێکە؟ هیچ مانیعێک نییە. بۆ خۆمان بڕیار دەدەین. لەبەرەوە ئەم شەو دوو فەرموودەی زۆر دڵخۆشکەر ئیشاڵە لەفکرتان ناچێتەوە، هەندە دڵخۆشکەر نەتا مانجی دادێ، ئەوەندە
بەتام و چێژ و بەلەزەتن، مژدەیەکی زۆر دڵفڕێنن بۆ هەموو ئەو کەسانەی کە مشتاقی پلە بەرزەکانی بەهەشتن. زۆر ئاسانیشە. فەرمودەی یەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانم بە قوربانی بێ دەفەرمێ ئەلا ئونەبیئوکم بخەیری ئەعمالیکم. جوان گوێڕا بگرن. ئەلا ئونەبیئوکم بخەیری ئەعمالیکم. ئایا پێتان بڵێم بە چاکترین کردەوەکانی ئێوە؟ چاک و چاکتر هەیە. چاکتر سیغەی تەفضیلە، جەنابی مامۆستای لەمە چاتر دەزانێ، یعنی شتێکە لە هەموو شتێک باشتر بێتن. ئەلا ئونەبیئوکم بخەیری ئەعمالیکم. پێتان بڵێم بە چاکترین کردەوەکانی ئێوە لە چێ؟ لە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالا، کە خوا قبولیان دەکات تەبارەک وتەعالا. وأزكاها عند ملككم، وأزكاها عند ملككم. وأو كارو كردواني كزور زو قشدكن. كلمة زكاة لقش كردنا وهاتوا للاي مليشي ايوه بادشاي ايوه خالقي ايوه لهمو كارو كردوا كان زياتر صدكن قشدكن. تشبيه نبي دەچی دەڵێ کاکە ئەو نەمامە دەموێ لە بەر دەرکەی حەوشەی خۆمی بچەقێنم. کابرای نەمام فرۆش دەڵێ دایە گیان مامە حاجی برای بەڕێزم، ئەو نەمامە بەبە ئەو نەمامە درەنگ گەشە دەکاتن، وەرە ئەو نەمامەت بدەمێ زوو گەشە دەکات و زوو بە ساڵێک دوو ساڵان نایناسیەوە. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دڵسۆزترین کەسی ئێمە بووە. النبي أولى بالمؤمنين من أنفسهم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ لە ئێمە دڵسۆزتر بووە بۆ ئێمە، لەبەرەوە هەرچی کە چاکەیە پێی ڕاگەیاندوین، هەرچی کە زۆر زۆر باشە بۆ ئێمە ڕێنمونی کردووین. وأزكاها عند ملككم. لە لای مەلیکی ئێوە، لە لای خوای ئێوە، لە لای خاڵقی ئێوە لە هەموو کار و کردەوەکانتان زیاتر گەشە دەکات، نەما دەکات، زۆر دەبێ. وأرفعها في درجاتكم. پلە و پایەتان لە لای خوای پەروەردگار واستە بەو کار و کردەوانە لە هەموو کار و کردەوەکانی دیکە بەرزتر دەبێتەوە. دەبێت چ کار و کردەوەیەک بێ یا رب العالمین. وخير لكم من إنفاق الذهب والورق. وخير لكم ديسان صيغي تفضيلة زور تاكتر لبو ايوه لبخشيني زيرو زيو، يعني او زيرو زيوي كهتانا حموي ببخشن بينا وخوا هيش تانا قاتو كارو كردويا. طبعا اسلوبي بيغمبري اخوان روحو جانم بقرباني بزور عزايب همي مراق كردون. جمعي أصحاب رحمة إخوان اللي بهميان كردواري خومان ضلي واقيان ورماوا شكا هيت ساكيك نماوا نيكن أوان، هيت عمليكي صالح نماوا نيكن، بلام لقل أوش دا بيغمبري إخوان عليه الصلاة توشي شوشي عند كاتب هميان آوا ساويان بريوة بيغمبر عليه الصلاة والسلام دەویان لێک بۆ تۆ بزانن چ کار و کردەوەیەکە تا ئێستا لەو هەموو ئەعمال و لەو هەموو کار و کردەوەی باشترە پێیان نەزانیوە. وخير لكم من إنفاق الذهب والورق. لبخشيني هرتي زير روزي وهتانا بي بخشن لوش باشترة أو زاد تواونا. وخير لكم من أن تلقوا عدوكم فتضربوا أعناقهم ويضربوا أعناقكم. لوش باشترة كالقل دجمناني خوار روبرو ببنوا لمليان دن ولقردنيان دن لبيناو خواي پروردگار بيان كجن
و ئەوانیش لە مل و گەردەنی ئێوە بدەن لە پێناو خوادا ئێوە پلە و پای شەهیدیتان بە قسمەت بێتن لەوەش گەورەترە. ئەو جا دەفەرمێ قالوا بەلا بداەتی لە چی دەست پێ کرد پێغەمبەری خوا ئەلا ئونەبیئوکم پێتان بڵێم ئەو شتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردن فەرمووی ئەوەی کە من پێتان دەڵێم لەو شتانە لە هەمووی باشترە پێتان بڵێم فەرمیان بەلا بەڵێ پێغەمبەری خوا پێمان بڵێ فەرمووی قال ذكر الله تعالى ذكری خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. طبعا بە کوردەواری خۆمان کە دەڵێ ذکر یعنی ئەتۆ یاد و ستایش و مەدح و سەنای خوای پەروەردگارت لەسەر زوبان لا نەکەوێت، قەت خوای پەروەردگارت لەبیر نەچێتەوە، قەت خوای پەروەردگار تەبارەک و تەعالە یادی خوای پەروەردگار لەسەر دڵ و دەروون و زبانت لا نەچێتن. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ دەفەرمێ چاکترین کەس ئەو کەسەیە کە چییە مازالە یان مادامە لیسانه ڕەتیبا بذیکر الله، چاکترین کەس ئەو ئینسانێک کە زوبانی بەردەوام پاراوی بە زیکری خوا دانیشتووە بەدڵ سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر. لبروش باوكمان أبو الأنبياء إبراهيم عليه الصلاة والسلام كاتك بيغمبر دبيني عليه الصلاة والسلام دفرمي سلام لأمتك بك بيان بلي بهشت زور خوشة داروبار و باخاتي بهشت زور خوشة بيان بلي قديانوي داروبار يعني بهشت زور بي بازور سبحان الله وبحمده سبحان الله العظيم بك هر جارێک گوتان سبحان الله وبحمده سبحان الله العظيم خوای پەروەردگار دارێکتان لە باخچەی بەهەشتان بۆ دەڕوێنیتن خوا بە قسمەتمان بکات. معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە گوێی لەو فەرمودەی پێغەمبەری خوا دەبێ ڕوح و جانم بە قوربانی بێ دەفەرمێ ما شيء أنجى من عذاب الله من ذكر الله، هیچ شتێک وەکو ئەوەی نییە کە لە عەزابی خوا بتپارێزی وەکو زیکری خوا نەبێت. زیکری خوا تەبارەک و تەعالە پلە و پایات بەرز دەکاتەوە. خۆشەویستانم خوشکە بەڕێزەکانم بینە بەر چاوی خۆتان، غەزوەی ئوحود بینە بەر چاوی خۆتان، غەزوەی بەدر بینە بەر چاوی خۆتان، غەزوەی خەندەق بینە بەر چاوی خۆتان، ذات الرقاع جا پێدا وەرە هەرچی کە هەیە ئەو سەحابە ئەو ماندوو بوون و مەشەقەتیان کردووە، بەڵام ئەتۆیەک ئەمنێک لە ماڵەوە لەبەر سبلیت لەبەر پانکە دانیشتووی بە زیکری خوای پەروەردگار تەبارەک و تەعالە و پێش زۆرێک لەوانە دەکەویەوە. بەڵام بەڕاستی زیکر دەبێت دووسێ شەرتی تێدا بن. یەکەمیان ئەو خوای کە تۆ زیکر یادی دەکەی، ستایشی دەکەی، تەسبیحاتی بۆ دەکەی، سبحان الله والحمد لله بۆ دەکەی، دەبێت بتناسی بێتن، دەبێت بتناسی بێت کە دەڵێی سبحان الله پاک و بێگەردی بۆ خوا، الله ئەکبەر خوا لە هەموو شتێک گەورەترە، دەبێت لە مەیدانی عەمەلی و لە مەیدانی کردەوە ئیسباتت کرد بێتن. دەبێت گەورەی و عەزەمەتی خوا لە دڵ و دەروونماندا جێگیر بوو بێتن. دەبێت تام و چێژ و لەزەتی خواپەرستی و دینداری لە دڵ و دەروونماندا هەستمان پێکرد بێتن. ئەو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دەبێت لە خراپە و خراپەکاری بتپارێزێتن. دەبێت ئەو زیکر و ویردە لە سەفی زاڵمان و ستەمکارانی جیا کردبینەوە. ئەو زیکر و ویردە دەبێت ئەتۆ هێنابیە ڕێیزی پیاوچاکان و ساڵحان، نەک تەسبیحێکی 101 دنچیمان پێ بێ ئەو تعلیق نییە لە تەسبیح، بەخۆشم تەسبیح هەڵدەگرم بەس نمونەیە دەیهێنمەوە. ڕۆژێ 1000 سەڵەواتی لێدەی، بەڵام
بە بەژن و باڵای تاغوت و ستەمکارێک هەڵبڵێ ڕۆژێ 1000 جار بڵێ سوبحان الله والحەمد لله بەڵام ئەندام بی لە گروپێکە کابرایەکی زاڵم و نوێژنەکەر و مەشروب خۆرەوە سەرکردایەتی دەکاتن لێ حاڵی نەبووی لە تەسبیحاتەکەی لە زیکر و وێردەکەی لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەو مژدە بە موسڵمانان دەدا دڵیان زۆر خۆش دەبێت زۆر پێی ئاسوودە دەبن لە فەرموودەی کۆتاییدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەفەلا ئوعەللیمکم شەیئا ئەو جا بە سیغەیەکی دیکە شتێکتان فێر بکەم یان ڕەفیقینە براینە خوشکینە شتێکتان فێر نەکەمە من کە ئیستیفادەی دوا ڕۆژی ئێوەی تێدا بێتن دەفەرمێ تدریکونە بیهی من سەبەقەکم شتێکتان فێر بکەم بگەنە ئەوانەی کە لە پێش ئێوە ڕۆیشتوون چێن ئەوانەی کە لە پێش ئێمە ڕۆیشتوون پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وەسەلام شوهەدا و ساڵیحەکانن پیاوچاکانن ئەوانن کە بۆ خوا سوڵحاون ئەوانن کە بۆ خوا سوڵحاون خوا لەوانەمان حیساب بکە یا رب العالمین یا ڕەبی خوا بە کاروانی ئەوانەمان بابگەیەنی لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەفەلا ئوعەللیمکم شەیئا شتێکتان فێر بکەم تدریکونە بیهی من سەبەقەکم دائما ئینسان تەمەنا دەکا دەڵێ خۆزیا بە ئیمامی ئەبوبەکر گەیشت بە خۆزیا بە ئیمامی عومەر گەیشت بە خۆزیا عائیشەم بینی بە خۆزیا فاتیمەم بینی بە خۆزیا لە خزمەت ئەو سەحابی و سەحابیانەدا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمان دەفەرمێ ئەفەلا ئوعەللیمکم شەیئا تدریکونە بیهی من سەبەقەکم بگەنە ئەوانەی کە لە پێش ئێوە ڕۆیشتوون ئەو جا وتەسبقونە بیهی من بعدکم من بعدكم و پێش ئەوانەش بکەونەوە کە لە دوای ئێوەدا دێن و پێشیان بکەونەوە ولا يكون أحد أفضل منكم إلا من صنع مثل ما صنعتم هیچ کەس لە ئێوە باشتر نابێ لە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئیلا کەسانێک نەبێ ئەوەی کە ئێوە کردوتانە ئەوانش بیکەن قالوا بلى يا رسول الله كان بلى أي پیغمبري خوا عليه الصلاة والسلام قال تسبحون وتحمدون وتكبرون خلف كل صلاة لباش همون ويجيك سلام تانداو بلا بل مكان مرون صحابيك رحمتي خواي لبي لبشت پیغمبري خوا عليه الصلاة والسلام سلامي داو دروي ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بانگی کرد فەرمووی فڵان کەس فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی ئەتۆ چی ئیشت بەخوای نین پێداویستیت بەخوای پەروەردگار نییە فەرمووی بەرێ وەڵای پێغەمبەری خوا چۆن پێداویستیم پێ نییە نوێژی بەیانیان سەلامی دەدا و دەڕۆی فەرمووی ئەدی بۆ دانانیشی تەسبیحات ناکەی تەحمیدات ناکەی تەکبیرات ناکەی فەرمووی پێغەمبەری خوا جیرانێکی جوولەکەمان هەیە دارخورمایەک لە مابەینی من و مابەینی ئەوە شەوان با لەو دارخورمایە دەداتر خورما دەکەوێتە خوارەوە بەیانیان کە سەلام دەدەمەوە زوو دەچمەوە بۆی خورماکە لە سنووری خۆمان هەڵگرمەوە و بیهاوێمەوە سنووری ماڵی جوولەکەکەی بۆی منداڵەکانم خورمای ماڵی ئەو جوولەکەی نەخۆن چونکە ماڵی منیە حرامە لێمان ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ رجل المهمات الصعبة دەچێتە ماڵی جوولەکەکەی دارخورماکە لە جوولەکەکە دەکڕێ دەیداتە ئەو مسلمانەی ئەو جا ئەو مسلمانە لە نوێژی بەیانیانوک و سەحابەکانی دیکەدا دەنیشێت 4 مەشقە خەریکی زیکر و وێرد دەبێت پێتان بڵێم چییە بەڵێ لە دوای نوێژدا سەلامتان داوە بڵێن سبحان الله 33 جار الحمد لله 33 جار الله أكبر 33 جار کە باشترین و چاکترین شتە کە دەیکەن خۆشەویستانم
ئاها ئیشمان چەند بۆ ئاسان بووە، ئاها چەندمان بۆ ئاسان بۆ چەند. بەڵام تەماشە دەکەی دەناو نوێژێدای ئەو شەیتانە خۆ نەخەوتووە. ئیشی شەیتانی چییە؟ ئیشی شەیتانی ئەوەیە کە نێڵی ئێمە بگەینە ئەو پلەپایە بەرزانە، نێڵی ئێمە بگەینە ئەو مستەوا ڕاقیەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ هەموو عەبد و بەندەیەکی ساڵحی داناوە. ئیشی ئەوەیە کە ئەمەش وەکو خۆی بەدبەخت کاتن، ئێمەش وەکو خۆی بێبەش کا لە پلەپایەکانی بەهەشت لە فیردەوسی ئاعلا، خوا پەنامانداتن. دەناو نوێژێدا ئیشەکەت بۆ دێتە پێشەوە، ئەوەش تا لە تەحیاتی دای هەر سەلامت داوە جامەی پیاوان لە مزگەوت نەگۆنەتان بینەوە خوشکە بەڕێزەکانم، کو دەڵێی کابرا سزن کرابێتنی وا هەیە بەدە کەسانی بگری ڕاناوەسی هەر گوتی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله خۆ لە سەفێ دەداتن هەموو حەدیث و ئەوانە لە بیر دەکا کە نابێ بە پێش نوێژ خوێنان دابڕواتن. کاکە دانیشە پەلەپەلیستە ئیوان بینیوە سەلامی نوێژێدراوەتەوە، چکە عادەتەن سەفەکانی پشتەوە هیوایە دوور کە سێر کە ئاتی دەبینی تو دەرکەکە قەپات دەبیتن. هەندە بە پەلێ ئاوە هاتووە چوار مەشقە ڕاوەستاوە بەرامبەر بە کابرای لە دوور دەرکەی ئاوە کەڵەکەیان کردووە، ڕاوەستاوە دانانیشی تەسبیحاتەکەی خۆی بکە، دوعاکانی خۆی بکە، زیکرەکەی خۆی بکە، هەتا ئەو دوعا دەکا و زکر دەکا دەرکەکەش دەبیتەوە بە ئیسراحەت دەڕوات. دەیان جار شتیوا لەمان بینیوە. کەواتە خوشکە بەڕێزەکانم برایانی ئازیزم، دەرسی ئەم شەومان با ئەوە بێ هەدەفی گەورەمان لە ژیاندا بۆ خۆت دانێت بڵێ خوایە ئەمن دەبێ بێمە فیردەوسی ئاعلا. خوا هیمەتی کوڕە پیاوی چابن، خوشکی چابن، ئەوە لەگەڵ خۆشیتم ها، با هیمەتی خێزانی فیرعەونمان هەبێ، با عەزیمەتی خێزانی فیرعەونمان هەبێ. ئەها هەندەسی قەی بەخۆ بوو، هەندەسی قەی بە کار و کردەوەکانی خۆ بوو، هەندەسی قەی بە دڵسۆزی خۆی بوو، بەخوای پەروەردگار دەڵێ ڕەبی بنی لی عیندەکە بەیتەن فی الجەنە، خوایە لە بەهەشت خانوویەکم بۆ دروستکە. هەر ئەوە نا دەڵێ لە لای خۆشت زیرانی تۆ دەبێت، زیرانەتی تۆ نەبێت، زیرانی کەس ناکەم، دەبێت زیرانی تۆ بم. ڕزگاریشم کە لەو فیرعەونە مەلعونە و دار و دەستە و کردەوەکانی. تخوا بە ئەوە هیمەت و ئەوەمان بێ. ئەو دنیا بەزیە دێڵی بەو خوای قەسرێکی دە تەبەقەشت هەبێ، بەو خوای هەموو قالبت زێڕوزی و بێ، بەو خوای برا شیرنەکانی خۆم ئاخر سیارە و ئاخر یعنی سیارێکی دڕعت دەبندا بێ، ئاخر مۆدیل بێ، ڕاستە سیارەکەی تو دڕع و گول لە نایبڕێ، بەڵام مەلەکل مەوت دەیبڕێتن، مەلەکل مەوت پێی دەگاتن، لە ناو سیارەکەت ڕادەچێشنە دەرەوە، زێڕ و زیوەکەت لێ دەکەنەوە، کفنێکی پەڕۆک کێمان وەردە پێچن و بە خاکمان دەسپێرن. بەس ئەگە و هیمەتت هەبوو، ئەگە و هیمەتت هەبوو بەخوا بەو حوتامی ئەو دنیاە و بەو شتە سوکانەی ئەو دنیا ڕازی نابی. باوە ئاوات و ئومێدمان بێ خوایە لە فیردەوسی ئەعلا نەبێ خوایە ڕازی نابم. کاتو گوتت خوایە لە فیردەوسی ئەعلا نەبێ ڕازی نابم، لە خۆت قبول ناکەی کار و کردەوەکانت گەورە نەبن، لە خۆت قبول ناکەی شەو نوێژت نەبن، لە خۆت قبول ناکەی قورئان خوێندنی ڕۆژانت نەبێ، لە خۆت قبول ناکەی کە بە ڕۆژوبوونی سونەتت نەبێ، لە خۆت قبول ناکەی قسەی ناشیرن بەسەر زوبانت دابێتن، لە خۆت قبول ناکەی کە چاوت خیانەت بکاتن، لە خۆت قبول ناکەی داوێنت خیانەت بکاتن. بۆ چکە داوای شتێکی گەورەت لە خوا کردووە. ئەو شتە گەورانە پیاوی گەورە و بەهیمەتی دەوێت، خوشکی گەورە و بەهیمەتی دەوێت. ئاخی شتیشم دوعای خێر بۆ یەکدیکە لە فکر مەکەن، دوعا بۆ یەکدیکە بکەین، لەخوا بپاڕێنەوە بۆ یەکدیکە، خوا عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە، خوا سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. و خوازیاریشم گەرم و گوڕتر بین هەموو لایەکمان بۆ ئەو جۆرە دانیشتانە. مەجلیسی ذکرن ئەوانە خوشکانم برایانم. ئێستا هەر یەکێک لە ئێمە ئەگەر لێرە نەباینە خەریکی ئیش و کارێکی دیکە بووین، بەڵام وەرن بالێکی بدەینەوە،
بزانە ئەو کار و کردەوە کە ئێستا خەریکی دەبووین لە ماڵەوە ئەوە پاداشتی زیاترە کە مەجلیسی ذکرەکە نیو سەعاتێکە باسی خوا و پێغەمبەری خوا و ڕەزامەندی خوا و مەحەبەتی خوا و پێغەمبەری خوا دەکەین یانەوەی کە لە ماڵەوە پێی مەشغوڵ دەبووین یان خەریکی تەلەڤیزیۆن بووین یان خەریکی ئیش و کاری ماڵەوە بووین هەر یەکە و خەریکی ئیش و کارێک دەبووین لەبەرەوەی خوازیارم بەگەرم و گورتر دەستە خوشکەکانتان دۆستەکانتان برایەکانتان بۆی کە ئەو مەجلیسانە کە زیاتر بوون و گەرمتر بوون بەرهەمیشی زیاتر دەبێت